سەرقونسولی ئێران لە میانەی کردنەوەی 13مین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی کە 20 کۆمپانیای ئێرانی تێیدا بەشداریان کردووە وتی ئەمریکا بە گەمارە ئابووریەکانی ناتوانێت کاریگەری بکاتە سەر پەیوەندی ئابووری و کۆمەڵایەتیەکانی نێوان هەرێم و ئێران و ئاشکراشیەکات ساڵانە زیاتر لە 2 ملیار دۆلار و نیو کاڵا لە ئێرانەوە هاوردەی سلێمانی ئەکرێت. سعدوڵڵا مەسعودیان سەرقونسولی ئێران لە سلێمانی وتی گەرچی عێراق لە ئستثنای وڵاتانەیە کە گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر ئێران نایگرێتەوە بەڵام ئەمریکا ناتوانێت کار بکاتە سەر پەیوەندی ئابووریەکانی نێوان هەرێم و ئێران و ئەوەشی ئاشکرا کرد لە ماوەی 7 مانگی ڕابردوودا زیاتر لە 126 ڕێژەی هاوردەکردن بۆ هەرێم زیادی کردووە و دەژڵێت ساڵانە زیاتر لە 2 ملیار دۆلار و نیو کاڵا و شتومەک هاوردەی سلێمانی دەکرێت و هیواخوازە ئەو ڕێژەیە بگاتە 5 ملیار دۆلار. مطمئناً روابط جمهوری اسلامی بە دڵنیاییەوە پەیوەندی ئابووریەکانی نێوان هەرێم و ئێران زۆر پابەند بە بۆچوونەکانی ئەمریکاوە نییە. بە دڵنیاییەوە ئەوەش دەگەڕێتەوە بۆ پەیوەندی بەهێزی نێوان بەرژەوەندی ئابووریەکانی ئێران و کوردەکان کە کۆتایی بە گەمارۆکانی ئەمریکا دێنێت. 7 مانگی ئەم ساڵی هەتاوی لە 126 هێناردەمان بۆ هەرێم زیاتر بووە. تەنانەت لە 2 مانگی کۆتایی کە ئەمریکا هەڕەشە دەکات ئەو ڕێژێ بەرزتر بۆتەوە و بە دڵنیاییەوە زۆرتریش دەبێت. ئێمە ساڵانە زیاتر لە 2 ملیار دۆلار و نیو هاوردەمان بۆ هەرێم بۆ سلێمانی هەیە و ئەو ڕێژێش زۆرە و چاوەڕێ دەکەین بگاتە 5 ملیار دۆلار. این رقمێک بسیار بسیار قابل توجهی است و امیدواریم به 5 میلیارد برسه. لەگەڵ چڕکردنەوەی گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر ئێران و دابەزینی نرخی تمەنی ئێرانی کۆماری ئێران بە بڕیارێک هەناردەکردنی 11 کاڵای بۆ دەرەوەی وڵاتەکەی قەدەغە کرد کە هەرێمی کوردستان و عێراقیشی گرتەوە. مەسعودیان سەرقونسولی ئێرانی لە سلێمانی هۆکارەکەی بۆ دابەزینی بەهای تمەنی ئێرانی گەڕاندەوە وتیشی لە مانگی داهاتووە کار بۆەوە دەکرێت هەناردەکردنی ئەو کاڵایانە بۆ دەرەوەی ئێران و هەرێمی کوردستان بە تایبەتی ئاسایی بکرێتەوە. زیاتر لە 11 بۆ 12 کاڵای ئێرانی لە ئێستادا لەلایەن گومرگی ئێرانەوە هاوردەکردنی بۆ عێراق قەدەغە کراوە. ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کاتێک ئەو کاڵانە بەرهەم هاتووە بە دۆلار بەرهەم هات کە ئەو کات هەرزانتر بووە. دەبێت ئەم جارە لە خزمەتی خەڵکی ئێران بێت. بڕیار وایە بۆ مانگی داهاتوو قەدەغەی هاوردەکردن لەسەر ئەو کاڵایانەش هەڵبگیرێت. گەرچی ئەمریکا تا دێت گەمارۆکانی بۆ سەر ئێران چڕتر دەکاتەوە بەڵام بە بڕوای چاودێرانی سیاسی و شارەزایانی ئابووری عێراق و هەرێمی کوردستان بوونەتە دەواازەیەکی گرنگ بۆ ئابووری ئێران و ساختکردنەوەی کاڵا و شتومەکیە وڵاتە و کۆنتڕۆڵکردنی عێراق و سنوورەکانی نێوانی لەگەڵ ئێران بۆ ئەمریکا ئاسان نییە چونکە ئێران جگە لە دروستکردنی بناغەیەکی پەیوەستی دوولایەنی ئابووری بناغەی دەسەڵاتێکی سیاسی و تەنانەت سەربازیشی لە ناوچەکەدا داچەقاندووە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.